خوێنکاری ژیر بە هیوای کاتەچ خۆش لەگەڵ وانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی لاپەڕا 159 لەو لاپەڕەیە گەیشتمە پرسیاری نۆ مەریوان بایەک پێنووسەکانیش چاکەم پێش ئەوەی بخینمەوە. مەریوان گوژمەی 14,000 دیناری داوە بۆ ئەوەی سواری گالیسکەیەکی خلیسکان بێت. تێچووی سوار بووی ئەم گالیسکەیە 3,500 دینارە بۆ کیلۆمەتری یەکەم. پاش هەنجی 1,500 دینارە بۆ هەر کیلۆمەترێکی زیادە. مەریوان چەند کیلۆمەتری بە گالیسکەکە بڕیوە؟ ئەوە هەمان پرسیاری پێش ئەو پرسیارەیە کە هەمان شێوەیان هەیە، هەروەها لە کتێبەکەش چەند نمونەیەک لەسەر ئەو جۆرە پرسیارانە شیکار کرابوو. دەست پێ دەکەم بە چ بە ئەو 1,500 کە نرخی هەر کیلۆمەترێکی زیادەیە کۆی دەکەمەوە لەگەڵ 3,500 دەکاتە 14,000. ئەوجە پاشان بزانم نرخەکە بزانم چەند کیلۆمەترە. لێرە ئەگەر تەمەشاکەین لێرانە ئەمن وەکو کتێبەکەی لە جیاتی پیت هێمایەکی چارگۆشەیەکی گچکەم دانایە، واتە نازانم کیلۆمەترەکان کاژێرەکان چەندن جارێ بزانین کیلۆمەتر نەک کاژێر بۆ کیلۆمەتری یەکەم کیلۆمەتر دەبوایە بنووسی با کیلۆمەتر کاژێر هەڵەیە کیلۆمەتر. ئێستا ئەو چارگۆشەیە لێرە چارگۆشەیەکی بچووک ئەوها دادەنین بۆ ئەوەی بزانم چەند کیلۆمەتر جارانی 1,500 دەکەم، ئەوجا کۆی دەکەمەوە لەگەڵ 3,500 بۆ کیلۆمەتری یەکەم دەبی بکاتە 14,000. ئێستا بە پێچەوانەکەی لێرەوە دەگەڕێمەوە لای دەستی ڕاست، واتە 14,000ەکەی دەنووسم لێرە. ئەوجا لێرە چونکە کۆیە کەمی دادەنێم کەم 3,500 پاشان لێرەش چونکە بەخۆم جارانم هەیە لێکدان دەیکەمە هێمایی دابەش. وەکو دەزانین هێمای کۆ پێچەوانەی هێمای کەم هێمای جاران یان لێکدان پێچەوانەی هێمای دابەش. ئێستا ناوکەوانەکە ئەنجام دەدەم 14,000 3,500 لێ بڕوە دەمینێتەوە 10,500 پاشان دابەشی دەکەم بەسەر 1,500 دوو سفرەکان لەگەڵ یەک دەڕۆن وەکو ئەوەی وایە 105 دابەشی 15 بکەم. 105 دابەش 15 دەکاتە 7 چونکە 7 جاران 5 35 7 جاران 1 7 و 3 دەکاتە 10. ئێستا 7 کیلۆمەتر بە هەر کیلۆمەترەی بە 1,500 لێرە پاشان کۆی دەکەمەوە لەگەڵ 1 کیلۆمەتری دیش کە نرخەکەی گرانتر بوو تۆزەک یەکەم کیلۆمەتر 3,500 کەواتە دەکاتە 8 کیلۆمەتر سواربوونی گالیسکەکە 8 کیلۆمەتر بۆ هەر چەند کیلۆمەتری بە گالیسکەکە بڕی 14,000 دیناریدا بۆ سواری گالیسکەیەکی خلیسکان. کەواتە ئێستا تەواو بووم لەو پرسیارە. دێمە لە پرسیاری دا. پرسیار چییە؟ پارەکانی ڕاستی لێرە ڕاستی ناوە لە بانکدا ئێستا چەند پارەی هەیە ڕاستی لە بانک 183,000 دیناری هەیە. لە هەفتەی ڕابردوو 25,000 دیناری ڕاکێشە
واتە دەری هینا لە ناو بانک، پاشان 270,000 دیناری تریشی ڕاکێشە، دیسان دەری هینا لە ناو بانکەکەی. ئەو جەمایەوە پاشی ئەوەی 2 جار پارەی ڕاکێشە ماوە چەند ماوە 183,000. ئایا پرسیار چییە ئەگەر وەڵامەکە 425,000 دینار بی؟ ئایا کامە پرسیار کرایە؟ لێرە ئەمن پارەکانی ڕاستی ئەوەندە پارەی مابووە لە ناو بانکەکەی، هەفتەی ڕابردووش 2 جار پارەی دەرهینا بوو، جارێک 270,000 جارێکیش 25,000. ئەگەر ئەمن کۆیان بکەمەوە ئەو هەموو پارانە دەکاتە 425,000. واتە پرسیارەکە چ بووە کە ئەو وەڵامە بەدەست هاتیە؟ پرسیارەکە دیارە ئەوە بووە ئایا ڕاستی چەند پارەی هەبوو لە بانک پێشی هەفتەی ڕابردوو، پێش ئەوەی پارەکانی دەربینی چەندی هەبوو، یان ئایا پارەکانی ڕاستی لە بانک چەند بوو. بە زۆر دەتوانین ئەو پرسیارەی بکەین. وەڵامەکەشی 425,000 هەبوو، چوو 25,000 دەرینە، جارشکەش دیسان 270 دەرینە کە ماوە ئەوجا 183. واتە ئەگەر من 4,250 بینم 270 لێ دەرکەم، دیسان 25 لێ دەرکەم، دەبی بمێنێتەوە ئەو پارەیە 183,000. کەواتە بەو جۆرەی دەتوانین پێچەوانە و بگەڕێینەوە دواوەی پرسیارەکە و بینەوە پێشەوە لە کاتی شیکارکردن. لە کاتی گەڕانەوە پێچەوانە هەمیشە کۆ دەبیتە کەم و جارانیش دەبیتە دابەش. بگەڕێمەوە. نیوەی ئامادەبووان 3/8 کورسیە دانراوەکان بەکاردێنن. ئایا کەمترین ژمارەی ئامادەبووان لە هۆڵەکە چەندە؟ نیوەی ئامادەبووان گەر تەماشایەکیان بکەین نیوەیان 3 کورسی بەکاردێنن لە 8 کورسی. هەموو کورسیەکان ئەگەر بژمێرین 5 لە سەرێ 3 لە خوارێ 8 کورسی. نیوەی ئامادەبووان 3 بەکاردێنن لەو 8ەی. ئەدی نیوەکەی دیکە چەندی بەکاردێنن؟ ئەوەی ئەگەر هەر کەسێک بکەمە 2 کەس هەر چەندە بەخۆی لە ڕاستی داشتیوان نییە، بەڵام من ڕسمە نیوەی ئامادەبووان 3 کەس بوون، هەموو ئامادەبووان 6 کەس. چەند کورسیان بەکارهێنا؟ کورسیەکان هەر 8، نەزیاد بووینە نەکەم، هەر 8، کەواتە 6 کورسیان بەکارهێنا لە 8. 6 1 2 3 4 5 6 7 8 کورسی. 8 کورسیە 6 بەکاردێنن ئامادەبووان هەمویان. ئەوجە پرسیارەکەمان لێ دەکرێ ئایا کەمتری بزان پرسیارەکە چ بوو؟ ئایا کەمترین ژمارەی ئامادەبووان لە هۆڵەکە چەندە؟ کەمترین ژمارەی ئامادەبووان لە هۆڵەکە چەندە؟ بزانم لە چێ ئەو پرسیارەم نووسیە. لێرە 3/8 نووسی، ئەوە نیوەی ئامادەبووانە. ئەگەر جارانی دوی بکەم، هەمیشە کە جارانی دوی دەکەین یان جارانی هەرچ بکەم، جارانی ژمارەی تەواو بکەم مەبەستم، هەمیشە واتە سەرەی کەرتەکە جارانە، ژمارە تەواوەکەش دابەشی ژێرەکەیە، واتە تەنیا جارانی سەرەی کەرتەکە دەکەم. 2 جاران 3 دەبیتە 6، هەموو ئامادەبووان 6 لەسەر 8. بەڵام 6 لەسەر 8 ئەوەی ڕاستی بی ئەمن دەتوانم کورتی کەمەوە 6 لەسەر 8 بەسەر 3 کورت بەسەر 2 کورتی کەمەوە دەبیتە 3 بەسەر 2 3 بەسەر 2 4 دەبیتە 3 بەسەر 4. واتە دەتوانین بڵێین هەموو ئامادەبووان کەمترین کەس
کەمترین شت ڕەنگە 3 کەس بن، هەرچەندە 3 کەس نەتوانین باسی نیوەیان بکەین، نیوە مرۆڤ نییە، بەڵام بە ماتماتیکیان لە بیرکاری دەتوانین بڵێن 3 کەسن کەمترین شت، ئەگەر نا 6 کەسن کەمترین شت، بەڵام ڕەنگە 3 کەسیش بوو بن، ئەوەش هەر هەیە. ئەگەر 3 کەس بن لە 3 کەسن 4 کورسیش هەیە بە هەمووی، بەڵام ئەگەر 6 کەس بن 8 کورسی هەیە 2 کورسی دەمێتەوە، کەواتە ڕەنگە 3 کەسیش بن، هەرچەندە شەشەکە وەڵامەکە زیاتر پێدەچی کە وەڵامەکی لە واقع نێزیکتر بی، بەڵام دەتوانین ئەوهاش بیرکەینەوە 3 بەسەر 4 یان 6 بەسەر 8 کەمترین شت 6 کەس بن لە هۆڵەکە. ئەو وانەیە زۆر وانەیەکی کورت و ئاسان بوو، دێمە کۆتایی ئەوانەیە چونکە هاتمە کۆتایی لاپەڕەکە، لەوانەی داهاتوو باسی لاپەڕەیەکی نوێ، وانەیەکی نوێ هەتا ئەو کات هەر بژی.